ئازیزان سڵاوتان لەبێت خۆشحاڵم لاڵقەیەکی دیکە لە پرۆگرامی واری سلێمانی لەگەڵتانم لە پرۆگرامی ئەم ئێوارەیەماندا تیشک دەخینە سەر بابەتی جەستە و جەستە بەخشان کە ئەو کەسانی کە دەیانەوێت لە دوای کۆچی خۆیان جەستەیان بە بەشێک لە جەستەیان ببەخشن یاخۆت وەسێت ئەکەن کە بەشێک لە جەستەیان ببەخشرێت دەبێت چی بکەن و ڕێکاریەکان چیە و ئەو ڕێکخراوی کە ئیش لەسەر ئەم بوارە ئەکات کارەکانی بە چ شێوەیەک دەکات. بۆم مەبەستەش میوانداری بەڕێز مامۆستا فەرهاد قادرمان کردووە بەڕێزیان سەرۆکی ڕێکخراوی جەستە بەخشان لە کوردستان بینەری پرۆگرامی ئەمڕۆمان بن. مامۆستا زۆر بەخێر. زۆر سپاس بۆ ئێوە بۆ بینەرەکانیشتان. زۆر سپاس مامۆستا تۆ جیاواز لە هەر کارێکی تر لە بوارێکی زۆر تایبەت و کەمێک موقەتدا ئیش ئەەکەیت کە جەستە بەخشانە. ڕێکخراوەکەتان لە ساڵی چەندەوە دامەزراوە و کارەکانی بە چ شێوەیەکە؟ بیرۆکەی دامەزرانی ڕێکخراوەکە خۆی گەڕێتەوە بۆ ساڵی 2010 بەڵام ئەو کات زۆر بە هەند وەرنەگیرە. لە ساڵی 2013 بەسپاسەوە کە کابینەی دواتری وەزارەتی تەندروستی دروست بوو لە 1/12/2013 توانیمان بە فەرمی مۆڵەت لە فەرمانگەی ڕێکخراونە حکومیەکان وەربگرین و لەو کاتەوە وەکو ڕێکخراو دەست بەکاربین. کار و ویشەکانی ئێمە لەوا خۆی بینێتەوە ئەو کەسانی کە هۆشیاریان نییە لەسەرەوەی کە چ ئەندامێکی جەستە ئەبەخشرێەوە و ئەندامانی جەستە کە ئەبەخشرێ چۆن مامەڵەی لەگەڵەکرێ ئەکرێ لە هەرێمی ئێمە یا لەلایەن تەندروستیەوە چۆن مامەڵە لەگەڵ جەستەی مردوویە بکرێ. ئەمانە هەموو ئەچێتە چوارچێوەی ئەو کار و چالاکیانەی کە ئێمە دەبێت کاری بۆ بکەین بۆی کە خەڵک هۆشیار بێ لەوەی لە دوای مردنی ئەتوانێت چۆن ئەندامانی جەستەی کەسانی مردوو سوودی لێ ببینێ و چۆن لە بەرامبەردا دوورکەوێتەوە لەوەی بازرگانی بە جەستەی مرۆڤ بۆ بکرێ. کەواتە لە ساڵی 2013ەوە کاتێک کە ڕێکخراوەکەتان دامەزراوە توانیتانە کار بەو با بڵێن بیرۆکانە بکەن کە ڕێکخراوەکەتان کاریان بۆکە؟ بەڵێ سەرەتا کە ئێمە ڕێکخراوەکە دروست بووین ئەو کات جەنابی وەزیری تەندروستی بەڵێنەوەیدا کە یەکسەر بەردی بناغەی نەخۆشخانەیەکی سەد قەرەوێڵەیی لە سلێمانی دانرا کە تایبەتە بە نەخۆشخانەکە بە ناوی چاندنەوەی ئەندامانی جەستە بوو. لەو نەخۆشخانەیە ئەگەر بکرایە هەنگاوی زۆر گەورە ئەنراوە لەلایەنی تەندروستیەوە پێشکەوتنێکی زۆر گەورە لە هەرێمەکەمانە بوو. ئێمە ئەو کات کە ڕێکخراوەکەمان دروست کرد بە خەونی ئەو نەخۆشخانەیەوە دەستمان بەکار کرد چکە ئەگەر نەخۆشخانەیەکت هەبێت تایبەت بە چاندنەوەی ئەندامانی جەستە ئەو نەخۆشخانەیە تایە ئەتوانیت نەشتەرگەری چاندنەوەی ئەندامەکانی جەستە بکەی و کاتێک کەسێک بە ڕووداوی هاتوچۆ یان بە هەر کارە ساتێک تر ئەچێتە کۆما ئەچێتە غەیبوبە ئەبرێتە چاودێری سەر ئەتوانرێت لەو نەخۆشخانەیە بەشێکت هەبێ بە ناوی چاودێری سەر هەندێک لەم کەسانە تووشی مردنی مێشکە بن. ئەم کەسانە مردوویەکی زیینون تەنها لەژێر ئامێرێکا ڕۆحەکەیان هەیە و هیچی تر. ئەمانە پشکنینیان بۆ ئەکرێ کە پشکینەکانیان بۆ ئەکرێ بۆ نمونە گورچیلەی دەزانرێت نزیکترین کەس کە سوود لە گورچیلەکەیان ببینێ کێیە دڵی سیەکانی بە هەموو ئەو حەو ئەندامەی جەستە کە دەبەخشێ. ئەگەر هاتوو لەو لاشەوە خەڵکانێکت لایە تۆ سیستەمێکت هەیە بۆ نمونە من پێویستم بە گورچیلەیەکە جۆری خوێنەکەمەی زایدەت گورچیلەی من ڕێژەی ئەوەندەی ماوە ئاوای کاتی ئەم کەسە پشکنینەکانە کرێسێرەکەم زان لە کیوە زۆر نزیکە ئەو دێهێننەوە خەسەخانە کە سوکاری ئەم کەسە مردووە زیندووەدا بانگەکرێ ئەم کەسە ئازیزەی ئێوە تەواو مردووە لەژێر ئامێریکایە بۆیە ئەتوانرێ ژیان بۆ حەو کەسی کە بگێڕێتەوە. ئایا ئێوە ڕەزامەندە بن لەوەی ئەمە بکەین؟ بۆیە زۆر جار خێزانەکان ئیمزا ئەکەن واژۆیەکەن ئێمە وەکو ڕێکخراوەکە ئەو ئەندامانەمان ئەبرایە ئەوێ ئێمەش 4 ئەنداممان مرد نەماتوانێت هیچکەین. بۆیە ئەگەر ئەو نەخۆشخانەیە لە هەرێمی کوردستانە هەبوایە یان ببێت لەمە دووە کارێکی زۆر پیرۆز و گەورێ بەڵام بەداخەوە لەبەرەوەی نەخۆشخانەکە نییە تەنانەت نەشتەرگەری چاندنەوەی گورچیلە زۆر جار لە ئەهلیەکانێکن تەنها لە قسانی شارەکرێ لە ئەهلیەکانێکن تەنها نەشتەرگەریەکە 18 ملیۆنی تێ ئەچێ. خۆ ئەگەر ئەم نەخۆشخانەیەمان هەبووە من لەگەڵ بەڕێز جەنابی وەزیری تەندروستی ئێستا دکتۆر سامان دانیشتێکمان کرد پێم وتم کاک دکتۆر حکوومەت ئەم پرۆژەیە هەم ئەتوانێت وەکو ئیستثمار سەیری بکە و پارەی لێ پێیا بکات هەم پرۆژەیەکی مرۆیی زۆر گەورەیە. بەداخەوە ئێمە لە وڵاتەمانە ژینگەمان پیسە ڕووداوەکانی هاتوچۆ زۆر زۆرن کوشتن و شەڕ و ئەوانەمان زۆر زۆرە شەڕە نەخوازراوەکانمان زۆر زۆرە خەڵکێکی زۆر دووچاریەمانە ئەبێت بڕۆ نەخۆشخانەکان سیر کە چەند کەس لە چاودێری سڕایە.
مامۆستاگەر و نەخۆشخانەی کە باست کرد با بڵێن دروست بکرێت و بکرێتە بواری جێبەجێکردنەوە سوودی لێ ئەبیندرێت بۆ جارێکی دیکە بۆ ئەوەی کە دوور بێ ئەو کەسانەی کە تووشی ڕووداوی هاتوچۆ بن ئەندامێکی جستیان جیا دەبێتەوە و ئەتوانن جارێکی تر هەر ئەندامی جستەی خۆیان بۆ بچێننەوە بۆ ئەوەش سوودی ئەبێ وایە لەلایەنێک سوودی ئەبێ بۆ نمونە من کەسێکی ئازیزم تووشی ڤایرۆسی جگەرە بێ بەشێکی کەم لە جگەری من ئەدرێ بەو ئەو جگەری دروست دەکاتەوە دەبێتەوە بە کەسێکی ئاسایی ئەم نەخۆشخانەیە لە دوو لایەنەوە زۆر سوودیە بوو یەک لەلایەنی پزیشکیەوە تۆ پێشکەوتنێکی گەورە لە هەرێمەکەیە هەبوو لەسەر ئاستی تەندروستی جیهانی خوێندنەوەیەکی ترت بۆ کرا من بیرم دێک کە ئەو کات لە تالاسیمیا بووین هەوڵێکی زۆرماندا تاوەکو چاندنەوەی مۆخ دانرا لە تەنیژ نەخۆشخانەی هیوایە ئەم نەخۆشخانەیە ئێستا چاندنەوەی مۆخ بۆ نەخۆشانی شێرپەنجەی خوێنی ژەکات کەواتە سوودێکی باشیە بوو حکوومەتی هەرێمی ئێمە من لێرەوە هیوادارم گویان لەبێ بەرپرسان بۆ نمونە نەخۆشخانەی شار بە نمونە بینەوە لە هەولێر و دووەکیش لە هەموو شارەکانان ئەو نەخۆشخانانەمانەیە و سیرکە بۆ نمونە نەخۆشخانەی شار بەشی غەسلی گورچیلەیتیایە بەس غەسلی گورچی لە نەخۆشخانەی شار من چوم داتایەکم وەرگرتووە لە مانگێکە لە نێوان 500 بۆ 800 غەسلی گورچیلاکە هەر ئەگەر 500ەکە دانین لایەنی کەمەکەی هەر غەسلێکی گورچیلە لەسەر حکوومەتی هەرێم 100 بۆ 150,000 دینار خەرجەکەیەتی بەبێ پارەیکە باشە ئەگەر تۆ مانگانە حسابی بکە ئەگەر 500 کەس 500,000 بەس بۆ غەسلی گورچیلەکە خەرجکەی کارمەندی بۆ دانی بەشێکت بۆ کردوتەوە ستافت بۆ داناوە ئەمە ئەگەر تۆ نەخۆشخانەیەکی چاندنەوەی گورچیلە بکەی بۆ نمونە نەخۆشخانەیەکی بە تایبەتی بە چاندنەوەی ئەندامانی جەستەکەی ئەو خەڵکانی کە ئەبرێن غەسلیان بۆ کرێ ئەوانە چەند ماوەیەک ئەتوان غەسلکەن دوایەوە بێنە شتەرگەری چاندنەوەی گورچیلە بکەن یان دەمرن ئەی ئەگەر لە بەرامبەر لە جیاتی غەسلەکە ئەو پارێت بۆ بگەڕێتەوە حکوومەتی هەرێم نەخۆشخانەکە دائنێم بۆ نمونە من کە کەسێکی ئازیزم گورچیلەی دەدەسەیە ناچم بە بڕی 20 میلیۆن 30 میلیۆن بۆی بکڕم لە نەخۆشخانەکەی تۆ ئەمدەی تێ پارەی نەشتەرگەریەکەشم لێ بسەنە بە هەوەسی خۆت پارەیەکیش داهاتێکیش دێ بۆ حکوومەت و کەسێکیش لە مردن ڕزگار کرد ئاستی هۆشیاری با بڵێن خەڵک لە ئێستادا گەشتۆتە ئەو حەد و ڕادەیە کە ئەو جەستەی ببەخشێت من لە ساڵی 2013 هەتا ئێستا زیاتر لە 6,000 فۆرممان بەس لە سنووری سلێمانیا دابش کردووە بەسەر خەڵک کە ئەیانەوێ ببن بە ئەندام بەڵام ئێمە مەرجێکی قورسمانەیە ئەو کەسی کە دەبێت بە ئەندام دەبێت خێزانی پلەیەکی ڕەزامەند بن بۆ نمونە جەنابەت دێ دەتوێت لای ئێمە بی بە ئەندام و فۆرم پڕکەیتەوە کە لە دوای مردنی خۆ وەسیەتەکەی ئەندامانی جەستە بەخشی کێشەکەوێ کۆمەلگای ئێمە وابەستین بەدینەوە کاتێک کە تۆ لە ماڵەوەڵی من ئەمێ وەسیەت کەم دوای مردم ئەندامی جەستم بەخشن یەکساڵم وز بە قسەمەکە وا ئەزانێت تۆ بەیانی ئەمری ئەمە دڵت لیاوە وا هەستەکرێت بۆیە ئێمە تەنها ڕێکخراوێکین کە مامەڵەکردنمان لەگەڵ کەسوکاری ئەندامەکانە لەگەڵ ئەندامەکەمان نییە من بەیانی فەرهاد ئەمرێت مامەڵە لەگەڵ کێکرێت کەسوکارەکەمە بێ هاوکاری لایانی تەندروستی بن بۆی ئەندامی جەستەی من وەربگیرێ ئەگەر کەسوکارەکەی من هاوکاری لایانی تەندروستی نەبن چی ئەکرێ لەبەرەوە ئێمە ئەو مەرجەمانداناوە فۆرمی دووەممان هەیە لەگەڵ فۆرم یەکەم کە تۆیت بەویستی خۆ دەتوێت بی بە ئەندام ئەتخێنە سەر چاو تەمەنە لە 18 ساڵ زیاترە حەقی خۆتە هەچەند ئێستا لە پەرلەمانیشە بە یاسا ئەومان تەسبیت کرد کە دەتوانیت بە بێویستی کەسوکاریش ئەگە سەروی 18 ساڵ بووی بڕیار بی بەڵام بەیانی تۆ مردوویت ئەگەر کەسوکارەکەت هاوکاری ئێمە نەبێ و ئێمە ئاگادار نەکا بە چیا بزانین بۆیە 5 کەسی پلەیەکی خێزانەکەی بێ ڕەزامەند باوکە دایکە هاوسەرە مناڵی سەر 18 ساڵە خوشکی برایش سەر 18 ساڵە ئەبێ ڕەزامەند بن لەو 6,000 زیاتر فۆرمەی کە بەس لە سلێمانی دابشمان کردو سنووری سلێمانی 1230 کەس فۆرمیاناوەتەوە بوون باندا ئەو 1230 زۆربیان لە یەک خێزانن بۆ نمونە تۆ کە گەشتویتە ئەوەی قەناعەتت کردووە بە خێزانەکە دایکیشت هاتووە برایەکە داتووە من بۆ نمونە لە خێزانەکەی خۆم وایە من کە سەرەتا وەسیەتنامەکەم لە ساڵی 2010 یا بە وەزارەتی تەندروستی ئەو کات بە هەند وەرنەگیرە لە 2012 بوو جارێکتر وەسیەتنامەمدایە بۆ وەزیری تەندروستی وەزیری تەندروستی سپاسنامەیەکی بۆ کردم سپاس و پێزانینێکی کرد کە کەسێک لە هەرێمەکەیە ئامادەیە دەدوای مردنی هەموو ئەندامی جەستەی بەخشێ سپاس و پێزانینەکە ماڵەوە بینیان کە بینیان دایکم بۆ یەک مانگ هەر لەگەڵ عاجز بوو کە ئەیوت چۆن شتی واکەی تا گەشتمەوەی قەناعەتم قسەم بۆ کردن دایکم براکەم خاوسەرم کچە گەورە ئێستا زۆربیان ئەندامن لەگەڵ خۆمە هەمووی بەڵێن نیشماناوە من بۆ خۆم بەڵێن ماوە ئەگەر ئازیزترین کەسم کە جەرگەکەمە مناڵەکەمە ئەگەر خوا نەخواسی گیان لە دەستبات بەر لەوەی بیبە بە خاکی پسپێرم ئەی بەمە نەخۆشخانە و بچی پێویستە با بکرێ چکە من مامەڵە لەگەڵ ڕۆحی مناڵەکەمەکەم لەگەڵ جەستەیە ناکەم
کۆمەلگای ئێمە پێویستە بگاتە ئەوەی کە بۆ من بچم گورچیلەیەک زەرعێکی جگەر بۆ مناڵەکەم بکڕم یا بۆ دایکم یا بۆ باوکم بکڕم بە بڕێک پارەی زۆر کە هەمومان نەزانین کوڕی دەوڵەمەند مناڵی دەوڵەمەند نایەت گورچیلەی بفرۆشێ ئەوەی کە هەیە هەژارەکەیە ئەو پارەیە بڕۆ بیکە بە پرۆژەیەک تر بیکە بە خێرێک بەڵام وەرە خۆت لە دایک ئازیزتر هەیە وەرە خۆت گورچیلە بە دایکت خۆ هەممان بڕوامان بەوە هەیە کە خوای گەورە تەمەنی تاو کرد تەواوە بێ بۆیە با من بێم گورچیلەکەم بم بە مناڵەکەم بە دایکم نەک بچم لە فەقیرێکی بۆ بکڕم کە لەبەر پارە ئەوواکە ئەمە کۆمەڵگایەمە پێویستی بەم هۆشیاریە هەیە کە بگاتەوەی کە ئیتر بڕیار بین خۆمان هاوکاری ئەندامانی ڕێکخراوەکەی ئێوە چیتان کردو بۆی کە بۆنە لە ڕێگەی خولوسی مینارەوە وا بکەن هاوڵاتیان زیاتر بێنە پێشەوە لێتان و قەنەعەت بەوە بکەن کە پێویستە لە دوای کۆچی خۆیان بەسپاسەوە بۆ هەموو ڕاگەیاندنەکان بە کەناڵە جوانەکەی ئێوەشەوە کە من ئەمە سێمین دیدارمە لە 2013 تا ئێستا هەر لەم کەناڵە جوانەی ئێوەیە تایبەت بە جەستەبەخشان و هەموو ڕاگەیاندنەکانیکە ئێمە لەبەرەوەی هیچ شوێنێک هەتا ئێستا هاوکارمان نەبووە کولایانی مادی وەکو دارایی ئەوەی کردومانە بروشورمان دروست کردووە خۆمان دابەشمان کردووە هەر لەسەر گیرفانی خۆمان ئەوەی کە کردومانە خۆمان لە کەناڵەکان لە ڕاگەیاندنەکان پێناسەکان فۆرمەکان هەمووی لە گیرفانی خۆمان چاکمان کردووە باوەڕەکەی گەنجێکی فارس لەم شارە بووە خۆی لەسەر گیرفانی خۆی 5,000 ئەو فۆرمەی کە ئین بە ئەندام بوونەکان 5,000 دانی بۆ چاپ کردوین لەسەر گیرفانی خۆی وەکو دیارەکی خۆی تەنانەت فلێکسی بارەگا و هەموو شتێکانی ناو بارەگاکەشمان هی ماڵی خۆمانە بردومانە من وەزارەتی تەندروستی ئێران ئەمە بۆ نمونەیە بۆ جەنابەت وەزارەتی تەندروستی ئێران کەزانی لە هەرێمی کوردستانە ڕێکخراوێکی لەو شێوە هەیە بە فەرمی وەزارەتی تەندروستی ئێران ئێمەی بانگێش کرد بۆ ئێران بۆی لە نزیکەوە دوایین پێشکەوتنەکانی بواری ئەندامانی بەخشینی ئەندامانی جەستە بزانین ئەوان ئێمەیان بانگێش کرد 4 کەسی ئێمە ڕێکخراوەکەمان چوین بۆ ئەوێ یەک هەفتە لێبووین لەگەڵ جێگری وەزیری تەندروستی ئەوێ لەگەڵ سەرۆکی سندیکای تەندروستی ئەوێ لەگەڵ نوێنەری حکوومەتی هەرێم لەوێ لەگەڵ دوو نەخۆشخانەی گەورەی تاران کە بۆ چاندنەوەی ئەندامی جەستەیە کۆبوونەوە دانیشتنمان کرد هەمووی بە بەڵگە باوەڕەکەی لە هەرێمەکەی خۆمانە هێشتا وەکو تا ئێستا نەلایانی تەندروستی نەلایانی حکومی نەلایانی ڕێکخراوێک نهاتوە بڵێ کاکە ئەم کاری ئێوە لە پیرۆزی پیرۆسترە چکە ژیانی کەسێک ڕزگارەکەن بێگومان ئەمە مەسا ئەو حوت ئەندامی جەستە کە دەبەخشێت کامان ئەندامن و گرنگترینیان کامەیە ئەو ئەندامانەی جەستە کە ئەبەخشێ بەسپاسەوە لەگەڵ ئاینی پیرۆزە زۆر هەماهەنگ و جوانە ئاینی پیرۆزی ئیسلام ئەڵێ لە دوو حاڵەتە جەستە نابێت بەخشرێ یەک ئەگەر شێوێنرا پەلپەلت کرد و شێوە دوو ئەگەر وەسیەتی نەکردو یعنی لەسەر ویستی خۆی نەبوو سێری کە چەند جوان ئەندامانی و ئەندامانی جەستە کە ئەبەخشە چین باتنیەکانن دڵە سیەکانە بەشێک لە ڕێکۆڵەکانە دەمارە زراوە هەیە عەفو جگەرە گورچیلەیە قەرینەی چاوە هەموو ئەو شتان بۆ چاو هەمووی نابەخشرێ لەبەرەوەی گەت دەرت تێنادا بە کەسێکم چاو ئەپوکێتەوەم کەسە ناشرین بوو یعنی شێواندت بەڵام قەرینایە وەکو عەدەسەیەک کە خانمان دایانن دەریێنی دایانێ بۆ چاوێکی تر باشە بەڵام هەموو چاوەکە نابەخشرێ ئەمە خوای گەورە سێری چەند جوان لەگەڵ توباڕۆیوە دووش هەموو شتەباتنیەکان کاتە تۆ دڵی دەرێنی دواتر ئەی دووریتەوە ئەم کەسە پەلێکی لێ نەکراوە تۆ بڵێ خوا نەخواسە ناشرین بووە شوێنێک لێ نەکردێتەوە گوێچکێک لێ نەکردێتەوە لەبەرەوە هەروەکو خۆی جوانەکە مێنێت شتەباتنیەکانت تۆ دەرهێناوە بۆچی لە زانستی پزیشکیا هەندێک ئەندامی جەستە تا 48 ساعتیش کارەکە ئەمە بێ حکمت نییە خوای گەورە ئەزانێت کە ڕۆژ ڕۆژان تۆ بگاتەوە من لە نەخۆشخانەیەکی تارانە کە بانگێش کرام چوون بۆوێ لێ یەک مانگا 500 کەسی مردووی زیینوو یعنی کەوانەی کە تووشی مەرگ مەغزی بوون تووشی مردی مێشک بوون 500 کەس هەریەکیان 6 ئەندامی جەستیان نەدرێ بە 6 کەس یعنی 5-6 3,000 کەس ژیانی بۆ گەڕێتەوە ئەمە لە یەک نەخۆشخانەی تارانە کە 4 نەخۆشخانی گەورەی تایە بە تایبەت بە چاندنەوەی ئەندامی جەستە ئێمە بە وەزیری تەندروستی وتم تکا ئەەکەم لە هەرێم لە سلێمانی ئەیکەی لە هەولێر ئەیکەی لە دووەگەیکەی یەک نەخۆشخانە دروست کە بۆ چاندنەوەی ئەندامی جەستە چکە بۆ ئەگەر لە مانگێگە کە ئێمە ڕۆژانە بڕۆرە چاودێری وەرد بڕۆ چاودێری سەر بزانە ڕۆژانە زیاتر لە 100 نەخۆش لەوێ لە غەیبوبایە خەرجێکی زۆرە لەسەر حکومەت لەم 100 کەسە ئەگەر لە مانگێکە 10 کەسیان کە سوکارەکەیان ڕازی بن ئەندامانی جەستەیان بدرێ بە خەڵکی تر تۆ ئەگەر 5 ئەندامی جەستەشیان لێ وەرگری 50 کەس ژیانی بۆ گەڕایەوە چەند کەسمانەیە گورچیلەی سز بوو مرد چەند کەسمانەیە تووشی ڤایرۆسی جگەر بوو مرد ئەزانی ئێستا لە هەرێمەکەی ئێمەیە لە عێراق بەگشتی لە هەموو 5 کەسێک ڤایرۆسی جگەری هەیە
کەی چارەسەریەکە ئەگەر سەرنێکی پێت وایە ئەگەر ئەو نەخۆشخانەیە هەبێت با بڵێن ئەو گەرە پێشچوونە هەبێت هاوڵاتیان خۆیان ئامادەن کە زیاتر لەو بوارە بچنە پێشەوە؟ من نەخۆشخانەکە نییە زیاتر لە 6,000 کەس بەس لە سنووری سلێمانی هاتووە داوای کردووە بێ بباندەم. ئەزانین لە 2020 هەتا ئێستا من فۆڕم نایم بە کەس بێباندەم چکە بیکەم بە ئەندام چی بکەم ینی هیچم پێ ناکرێ. باشە من کۆنگرەیەکم بەس لە سلێمانیا کۆنگری یەکەمی ڕێکخراوەکەمان لە ساڵی 2016 بوو بەستمان باوەڕەکەی ئەو هۆڵەیەکی کەیناگەر باڵێز و قۆنسوڵەکان هاتبوون لە وتاریانە. ئێمە ئەم کارەمان ئەم ڕێکخراوە ئێمە نێودەوڵەتیە لە هەموو جیهانە هەیە ئەم کارە ئێمە بەداخەوە لە عێراقەکەی ئێمەیان نییە بەداخەوە ئێمە خۆمان نرخی نازانین. من ناڵم یعنی ئێمە داهاتێکی باشی شەبێ بۆ حکومت چەند نەخۆشخانەمانەیە لە شارەکانە کە بۆ بینا چۆڵ کرا بۆ کۆرۆنا کاکە ئێستا بیناکان چۆڵ کراوەوە یەکێ لەم باڵەخانانە بکەن بە نەخۆشخانەی چاندنەوەی ئەندامانی جەستە زۆریش قورسە زۆر دەستیشکێ بە بڕەپارێکی زۆر بە پارەشە اینجا دواژ ئەبێ چۆن لە لیژنەکە دەرەچێت یعنی سەرێشەی زۆر زۆرە بەڵام ئەی ئەگەر حکومت خۆی کردی من کەسێکی ئازیزم لە ڕووداوێکی هاتوچۆ تووشی مردنی مێشک بووە یان بە منەڵەن وەرە کاکە توێژەرێکی دەرونی پسپۆڕێکی باش یان لەگەڵ خێزانەکەی دانیشێت ئەم کەسە ئازیزەی ئێوە بەداخەوە ئەوە ئەمرێت تەرمەکەیتان پێشکەشەکەینەوە پێتان خۆشە دڵی ترپەی دڵی ئەو لە دڵی دایکێکە لە دڵی باوکێکە لە دڵی خوشکێکە کە دوو مناڵی هەتیوی هەیە مێردەکەی نەماوە ژنە پێشمەرگەیە پێتان خۆشە دڵی ئەو بین بە و ژیانی بۆ بگەڕێنەوە پێتان خۆشە کوڕێکی گەنجی نابینا چاوی نابینێ قەرینەیەکی چاوی پێویستە چاوی دایکی ئێوە یا کوڕەکەی ئەوەی بینێ تۆ لەو بڕواایە گەرەوەت پێ بڵند ڕەفزیەکەی بگرە پێشت خۆشە چکە هەموو کاتێ لە ڤیددیۆکانە لە یوتیوب سەیری کە گوێ لە ترپەی دڵی ئەو کەسە ئەگری تۆستەکەی ترپەی دڵی کەسە ئازیزەکەی تۆیە سەیری چاویەکە هێستەکەی چاوی ئازیزەکەی تۆیە زۆر لە ڕووداوانە هەیە زۆر زۆرە لە هەموو گیانە هەیە بەس بەداخەوە لای ئێمە نیە من 6 ئەندامی ڕێکخراوەکەم بەر نەمتوانی هیچکەم تەمەناشیانە کرد ئەندامانی جەستەیان ببەخشێ من ئێستا لە ماومەتەوە تەنها بڵێم ئەگەر مردم جەستەم بن بە کۆلێژی پزیشکی باوانەی لەسەر بخوێنێ ئێستا ماومەتۆڵم ئەگەر کەسێک زۆر پێویست بوو بە شەرتێک کەسی نەبێت ئامادەم گورچیلێکی بەمێ ئەمە لە ژیانی شابم خزمەتێ بکەم بەڵام بەداخەوە تەمەنا ئەەکەم سەرۆکی حکومت وەزیری تەندروستی ئەمە بە هەند وەرگرن نەخۆشخانەیە بکەنەوە وەڵڵاهی کارێکی پیرۆزە خەڵکێکی زۆر ڕۆژانە ئەمرێت لەم هەر لە مانگەیە چەند ڕووداویات شو چەند کەستیا بوو بە قوربان ئەوانە هەمووی ئەتوانی سود لە ئەندامانی جەستیان ببینێت بێگومان بەڕاستی ئەم جۆرە کارانە کارێکەکە لەسەر و هەموو شتێکەوە گەرسەیەکی کارێکی مرۆڤ دۆستانەیە کە تۆتە ژیان ببەخشیت جارێکی تر بەو کەسانی کە ئیتر هاتوونەتە ئەو کاتێک کە ڕەنگە تەندروستیان ڕێگەیان پێ نەدا ژیان بەردەوام بکەن کارەکەی ئێوەش زۆر پیرۆزە دەستان خۆش بێ و لێرەوە ئێمەش داواکەین کە لە بەڕێز وەزیری تەندروستی حکوومەت هەرێمی کوردستان کە کارێک بکات بۆی کە هەم کارەکەیەوە ئاسانتر بکە و هەم ینی ئەمە یەکێکە لەو خزمەتانی کە هەمیشەیە و بڕاوی نییە دەستەکانتان خۆش لە ڕێگەی هەمووشمانە بەیانی دایکی منە کەسی منە تۆی بەیانی هەموو پێویستمان بەمابێ لە مەسوولەکانیشمان بەرپرسی زۆر گەورەیەم شارە پەیوەندی بێمە کردووە کاکە گورچیلێکم پێویستە بە هەر چەندێ بێ ئەگە ئەو نەخۆشخانە هەبوو هەر پێویست نییە تەلەفۆن بمکەی لەوێ ناوت تۆمارە کرێ و گورچیلێ کەسێکت پێدرێ بۆیە ئەمە لە ڕێگەی هەموومانە تکایە ڕۆژ بە ڕۆژ ژینگە پیسترە بێ ڕۆژ بە ڕۆژ بارودۆ خراپە بێت لەمەودا شەڕی ئاو دەست پێکا کە کێشەی کەمی ئاوە بێ خەڵک بەدام یعنی بڕۆرە نەخۆشخانەکانن جازانی چەند کەس تووشی گرفتی گورچیل سزبوونی گورچیلە بووە بڕۆ نەخۆشخانەکان لە هەموو پێنج کەسێک ڤایرۆسی جگەری هەیە دەستەکانی خۆش مامۆساگیان زۆر خۆشحاڵ بووکان بۆ لەگەڵمانی بێگومان بابەتێکی گرنگ و پێویستەکە کار و قسەی لەسەر بگرێت دوا پەیامی ئێوە قسەی ئێوە چییە؟ دوا پەیامی منەوەیە کە هیوادارم ئەو خەڵکانی کە کەسە ئازیزەکانیان پێویستیان بە ئەندامێکی جەستەیە پەنا نەبن بۆ بازرگانی بە جەستەی کەسێکی هەژارەوە خۆیان بڕیار بن ئەو کەسە ئازیزیان لە مردن ڕزگارکەن ئەندامی جەستەیان پێ بەخشن چونکە هەمومان نەزانین ژیان و مردن تەنها بەدەست خۆی گەورەیە زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ تاوانتەکانی دەستەکانە خۆش بێ ئازیزانی من پرۆگرامی ئەمڕۆ هاتە کۆتایی تا پرۆگرامێک تر شاد و بەختەوەر بن